کتێبەکانتان بکەنە سەر لاپەڕە 121. ئەمڕۆش بەیەکەوە فێریوانەیەکی نوێ بین. سرەتا ئامادەی کە بۆنی بێ؟ زۆر چاکە، با بەیەکەوە هەموومان بڵێین هەلۆ بۆنی. وانەی ئەم جارەمان بابەتێکی نوێیە بە ناونیشانی What makes things move. کاتێ یاری بە سارەیەکی بچکۆلانە ئەکەین بۆ ئەوەی بجوڵێنین، پاڵی پێوانین یان ڕایەکێشین، بەمەش هێزێکە خینە سەر سارەکە. کەواتە بۆ ئەوەی شتێک بجوڵێنی ئەبێ هێز بکەیتە سەری. هێز بە ئینگلیزی پێوترێت force. 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 چۆن هێزت خستە سەری؟ بۆی کە پاڵ پێوەنا یاخود بۆی کە ڕاتکێشە. بە پاڵ پێوەنان بە ئینگلیزی ئەوترێت push. 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 بەڕاکێشان بە ئینگلیزی ئەوترێت pull. 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 ئەمڕۆ ئێمە فێری ئەم سێ وشەیە بین. force. 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 push. 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 pull. 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 What is the force? هێز چییە؟ Force is a push or a pull. Repeat after me. بڵێرەوە لەگەڵما. Force is a push or a pull. Force is a push or a pull. هێز یان هێزی پاڵنانە یان هێزی ڕاکێشانە یان هێزی پوشە یان هێزی پوڵە. کاتێکمانەوێ شتێک بۆ پێشەوە بجوڵێنی چی لێکەی؟ پاڵی پێوانەی بە ئینگلیزی push. کاتە تۆ پاڵ بە شتێکەوانی ئەوە هێزێکە خەیتە سەری و بۆ پێشەوە یەجوڵێنی. بە ئینگلیزی گەرم شتە بڵێن ئەڵێین when you push something you press it away. Repeat after me. When you push something you press it away. When you push something you press it away. با خاوتریش بیڵێنەوە. When you push something you press it away. When you push something you press it away. ئافرین، زۆر چاکە. When you push something you press it away. ئەم جاریان بە باسەوە بکەین کە بمانەوێت شتێک بەرەو لای خۆمانەوە بجوڵێ. ئەبێ چی لێ بکەین؟
ئەبێ ڕای بکێشین ئەبێ پوڵیکەین بە ئینگلیزی پێوترێت بەڕاکێشان ئەوترێ پوڵ. کاتێ تۆ شتێک ڕاکێشی ئەوە تۆ لە خۆتی زیاتر نزیک ئەەکەیتەوە. ئەگەر ئەمە بە ئینگلیزی بڵێن ئەڵێین when you pull something you tug it closer. Repeat after me. When you pull something you tug it closer. بام جاریان خاوتر بیڵێنەوە. When you pull something you tug it closer. When you pull something you tug it closer. آفرین. When you pull something you tug it closer. ئێستا کۆمەڵێ نمونەت پیشانەیەم. ئەم کوڕە ئازایە سەلاجەکە دوور لە خۆی ئەجوڵێنێ. پێم بڵێ ئەمە پوشە یان پۆ؟ زۆر ڕاستە، پوش. هەر کاتێ مادەمان دوور لە خۆمان جوڵان پوشە. When you push something you press it away. ئەوە خەریکی چییە؟ ئەیوێ دەرگاکە بکاتەوە. ئەبێ چی بکە؟ پوش یان پۆ؟ ڕاستە، پوڵ. وەبزانم کوڕەکەمان زۆر ئازا نەبوو. بەرحاڵ ئەمەیان ئەوێ ئەو بەردە گەورەیە بۆ پێشەوە بجوڵێنێ واتە دوور لە خۆی. پوش یان پۆ؟ تەواوە، پوش. بەڵام ناتوانێ، دیارە زۆر لاوازە. ئەم جاریانەوێ نزیک لە خۆی بیجوڵێنێ. چی لێ بکات؟ پوش یان پۆ؟ تەواوە، پۆ. ئەی ئافرین، خۆتوانی. سیارەکەم دوور لە خۆم جوڵان. من چیم کردووە؟ پوش یان پۆ؟ تەواوە، پوش. چونکە سیارەکە دوور لە من جوڵە. ئەمەوێ پەنجەرەی ژوورەکەم بکەم و تۆزە هەوام بۆ بێتە ژوورەوە. چی بکەم؟ بەڵێ، پۆ. چونکە کاتێ پەنجەرەکە ئاکەیتەوە لە خۆت نزیکە بێتەوە. هەر مادەیەکیش جوڵەکەی بەرەو لای خۆتەوە بوو ئەوە پۆڵە. پۆ. سەگە بچکۆلانەکەم بێتاقەت بووە. منیشە مەوێ ئەم تۆپەی بۆ هەڵڵەم. خۆ دەزانی جوڵەی تۆپەکە دوور لە منە. چی یەکەم؟ پوش. ئای نازانم بۆ یاری ناکە. نمونەی ترمان زۆر هەیە. تۆ توانی بە سەرپەرشتی کەسوکارێ نمونەی کەمان بۆ ڤیدیۆکەیت و لە کۆمنتا دایبنەی هەتا ببیتە سێرەیەم وانەیە. ئێستا بە سێرەی وانەی پێشوو دیاری بکەین. ئەنەس عەبدولقادر، لاوی دڵشاد، یوسف حەیدەر، ڤاری هەورامان، محەممەد هاوبیر، محەممەد ئەحمەد، ئازۆکادۆ، نەوید محەممەد، ڕامان حوسێن، هەنا عەبدولجەبار. Think about it. بیری لێ بکەرەوە. What is a force? هێز چییە؟ What can pushes and pulls do? ڕاکێشان و پاڵنان چی لە مادەکانەکە؟
وەڵامی پرسیارەکان بەرەوە و لە کۆمنتە بۆم دابنێ. لێرەیە کۆتایی بەوانەکەیە. گودبای!